ڕێزان بە حقیقت زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لێرەین بەشداری لەم پێشانگەیە دەکەین، پێشانگەیەکی هاوبەش لە بینی جوتیاران و وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری حکوومەتی عێراقی فدرالی کە ئەم هەماهەنگیە هاوبەشە، ئەم کارکردنە هاوبەشە دەستپێکێکی زۆر باش دەبێت بۆ پێشخستنی کەرتی کشتوکاڵی لە سەراستی هەموو عێراق. و من دەستخۆشی لە وەزیری هەرێمی کوردستان و دکتۆر کە لە عێراق نوێنەرەتی عێراق دەکاتون و بۆ پشتگیری ئەم پێشانگایە ئەمە دەبێتە دەستپێکێک بۆ ئەوەی ئەو هەماهەنگیەی لە بینی جوتیارانی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراقەیە پەرە بستێنێت و ئەمە بەشێکە لەو ئەجەندایی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەمیشە داکۆکیمان لەوە کردووە کە پێویستە ئێمە داهاتی کوردستان و عێراقیش هەمە جۆر بکەین ئەگەر ئەو هەماهەنگیە بەردەوام بێت و ئێمە بتوانین بەم جۆرە پاڵپشتیانە زیاتر پەرە بە کەرتی کشتوکاڵی بدەین بۆ ئەوەی ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆ هەن، ئەو بەروبوومانەی کە لە ناوخۆ هەن بتوانن نەک تەنیا بەشی پێداویستە ناوخۆیەکانی عێراق بکەن بەڵکو بۆ شوێنەکانی تریش بچن. ئێمە لێرەوە داوامان کردووە بۆ ڕێگە خۆشکردن و کردنەوەی ئەو دەرگایە کە بەروبوومەکانی هەرێمی کوردستان لە ناوچەکانی تری عێراقیش بتوانن وەربگیرن و لە هەمان کاتیشدا لە هەموو سەردانەکانمان بۆ دەرەوەش هەوڵی ئەوەمان داوە کە بازارێکی دەرەکی بۆ بەروبوومەکان و بەرهەمەکانی ناوخۆیی دروست بکرێ کە ئەم پێشانگایە کە ئەمڕۆ من بینیم و بەو هەموو پێشکەوتنانەی کە لەم ماوەیە ڕوویداوە ئەمە جێی دڵخۆشیە و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و ئەوەی ئێمەش پێمان بکرێت لە حکوومەتی هەرێم بەردەوام پشتیوانیان دەبین و تەمەنای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم. زۆر سپاس ئێوەش دەکەم. شکران جەزیلەن.